بینەرانی ئازیزی NRT ئەم کاتتان باش. لە چەند ڕۆژی ڕابردوودا پارلەمانی کوردستان بەیاننامەیەکی دەرکرد و تایدا هەڵوێستی خۆی خست بۆ ڕوو سەبارەت بە بردومانکردنی سنوورەکانی هەرێم لەلایەن تورکیاوە و پێشتریش سەرۆکی هەرێم لەو بارەیەوە هەڵوێستی خۆی ئاشکرا کردبوو. لە ئێستادا لە ناوخۆی پەرلەمان و لە دەرەوەش لەسەر ئاستی هاوڵاتیان ڕاو بۆچون و لێکدانەوەی جیاوازەیە سەبارەت بە هەڵوێستی پارلەمان و سەبارەت بە هەڵوێستی سەرۆکایەتی هەرێم. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرانە لە شاری هەولێرەوە میوانداری دکتۆر کامەران منتقمان کردو. دکتۆر بەخێر بیت. زۆر سوپاس. گەر بکرێت باسی ئەومان بۆ بکەی خوێندنەوەی ئێوە چییە بۆ بارودۆخی هەرێمی کوردستان لە سایی بردومانکردنی سنوورەکانیدا؟ بەڵێ دیارە ئەمڕۆ لای هەموو کەسێک ڕوونەکەەوە هەرێمی کوردستان بە تەنگژەیەکدا دەڕوە. ئەو تەنگژە ئێستا هێندەی پەیوەندی بە هەرێمیەوە هەیە، بە گۆڕانکاری هەرێمیەکانەوە هەیە، هێندە پەیوەندی بە تەنها بە دوو دەوڵەتی ئێران و تورکیاوە نییە. ئەو گۆڕانکاریانەیەکەوە لە سووریا ڕوودەدەن بە شێوەیەک لە شێوەکان کاریگەریەکی یەکجار گەورەیان بەسەر ئەو ڕووداوانەی ئێستای کوردستان هەیە. لەبەر ئەوەی هەر گۆڕانکاریێک لە کوردستان ڕوو بدا دیارە گۆڕانکاری زۆر گەورە لەسەر ئاستی نەخشەی سیاسی ناوچەکە بە دوای خۆدا دەهێنێ کەوا دەکاتن گۆڕانکاریەکانی سووریا زۆر جیاواز بێ لەو گۆڕانکاریە هەرێمیانەی کە تاوەکو ئێستا ڕووی داوە. بۆیە ئەو تەنگژەیەکە ئێستا لە کوردستان ڕوودەدا بە شێوەیەک لە شێوەکان هەوڵدانە بۆ مەشغولکردنی هەرێمی کوردستان تاوەکو سوود لەو هەلە نەبینێ کە لە ئەنجامی ئەو گۆڕانکاریانە دێنە ئاراوە. بەڵێ دکتۆر پێت وایە ئەوان سەرکەوتوو بوو بێتن لە سەرقاڵکردنی بەرپرسانی هەرێمی کوردستان لەوەی کە بڵێن بیر لەوە نەکەنەوە چۆن سوود لە گۆڕانکاریەکانی بڵێن ناوچەکە ببینن؟ بەڵێ من پێم وایە بە جۆرەی هەڵوێستی سیاسی لە هەرێمی کوردستان تەمەشا دەکەیت جۆرە تەمەوژاوی و جۆرە ئاڵۆزیەک دیارە، یعنی تەمەشا دەکەیت تاوەکو ئێستا بە شێوەیەکی ڕوون هەڵوێستێک گەڵاڵە نەکراوە، واتە تەمەشا دەکەی هێندەی ئەو هەڵوێستانەی کە خوێندنەوەی بۆ دەکرێت هێندە لە کەوتۆتە ژێر کاریگەری دەرئەنجامەکانی ئەو هەڕەشانەی کە دەکرێت هێندە بە شێوەیەکی استراتیجی بیر لە مەسەلەیەکە نەکراوەتەوە. بۆیە من پێم وایە پێویستە کورد لەو تەنگژێ هێمنانەتر و وریاتر بیر بکاتەوە. بەڵێ دکتۆر پێت وایە سێ سەرۆکایەتیەکەی هەرێم لە ئاستی بەرپرسیارەتی دابوو بێت سەبارەت بە بڵێن تۆپبارانکردنی سنوورەکان و پێشێلکردنی سنووری کوردستان؟ بەجێرەی ئەو بەیاننامە و پەیام و لێدوانانەی کە تاوەکو ئێستا لەلایەن سەرۆکایەتەکانەوە دراوە، بە تایبەتی سەرۆکی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان، چونکە تاوەکو ئێستا لەلایەن سەرۆکی حکوومەتەوە من بەش بە حاڵی خۆم دژێم لە هیچ لێدوانێک نەبوو تاوەکو ئێستا بەداخەوە لە ئاستی بەرپرسیارەتی نییە. کەواتە تۆ پێ دوایە ینی مەبەستی من ئەوە بوو هەریەک لە سەرۆکایەتی پارلەمان و سەرۆکایەتی هەرێم لە ئاستی بەرپرسیارەتی دابوون لە مامەڵەکردن لەگەڵ کێشەکان؟ خۆی ئێمە بە یەکێک وەریان بگرین. ئەگەر بێت و تەمەشای سەرۆکایەتی هەرێم کەی سەرۆکایەتی هەرێم لەو لێدوانانەی لەو پەیامەیەکەوە سەرۆکی هەرێم بڵاوی کردەوە لەگەڵ ئەو لێدوانانەی کە لە بۆنەکاندا دەڵێن ئێمە دەتوانین لە سێ ڕەهەندەوە خوێندنەوەی بۆ بکەین. ڕەهەندێکیان کە بە شێوەیەکی ڕاشکاوانە هێزەکانی پژاک و پەکەکە تاوانبار دەکرێتن کە ئەوان هۆکاری ئەوەن ئێران و تورکیا پەلاماری هەرێمی کوردستان بدەن و تۆپبارانی ناوچە سنووریەکان بکەن. لە ڕەهەندێکی تر باز لە ئاشتەوایی و چارەسەرکردنی کێشەکان دەکرێت کە من پێم وایە ئەوە شتێکی نوێنیە و شتێکی کۆنە. کورد هەمیشە و ئەسەرکردایەتی کورد هەمیشە بانگەشەوەی کرێت کە پێویستە لە چ لە باکوور یعنی چ لە تورکیا چ لە ئێران کێشەکان بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکرێت. ئەوە داوای هەموو گەلی کورد و داوای هەموو ئازادی خوازانی ناوچەکەی. ڕەهەندی سێم بە شێوەیەک لە شێوەکان هەوڵ درراوە تۆپەکە بگوازێتەوە بۆ پەرلەمان. یعنی ئەوەیە خاڵی مەترسیەکە. من پێم وایە لێرە زەنجی مەترسیەک لێرەدا لەبەر ئەوەی ئەزمموی لەمە و پێشمان ئەوەی نیشانداوە هەر کاتێک مەسەلەکان ئەو مەسەلە چارەنووس ئامێزانە نرابێتە بەردەم پەرلەمان مانای وایە ڕەنگ بێ سیاسەتێکی ناتەندروست پیادە بکرێت. ئێمە ئەزممونێکی تاڵمان هەیە وەکو ئاماژە پێکرد لە ساڵانی 92-93 کاتێک مەسەلەی لێدانی پەکەکە درایە پەرلەمان و پەرلەمان شەرعیەتی بە لێدانی پەکەکەیدا کە یەکێک بوو لە هەڵا استراتیژیەکان. بەنسبەت بۆیە ئەو هەڵوێستی سەرۆکایەتی هەرێم و لە پەیامەکەی دوو خاڵی یەکەمیان وەکو ئاماژەم پێکرد بە شێوەیەکی ڕاشکاوانە تۆمەتبارکردنی دوو لایەنی کوردی، خاڵی دووەمیش ناردنی تۆپەکە واتە هەوڵدان بۆ شەرعیەتدان بە هەر شەڕێک کە لە ناوچەکە ڕووبدا و دژی هێزەکانی کوردی باکوور و ڕۆژهەڵات لە ڕێگەی پەرلەمانەوە. هەرچی بە نسبەت پەرلەمانی کوردستانە دیارە پەرلەمانی کوردستان دو هەڵوێستی پەرلەمانی کوردستان لە 11 خاڵ خۆی دەنوێنێ.
ئەوەی لەو خاڵە گرنگە زیاتر خاڵەکان ئەوەی پەیوەندی بە سەرخۆشیەوە هەیە و پەیوەندی بە ئیدانەکردنەوە هەیە ئەوانە شتی موزامەلەن بەڵام ئەوەی پەیوەندی بە ڕوحی چارەسەری کێشەکەەوە هەیە تەماشا دەکەی لە خاڵی هەشتمی 11 خاڵەکە دیسان مەسلەکەی ئاراستی سەرۆکی هەرێم کردوتەوە یعنی کەواتە لێرە گۆڕینی ئاڵوگۆڕ هەیە و یعنی خۆ دزینەوە لە بەرپرسیارەتی ڕوبەڕووبوونەوە ڕووداوەکان هەیە لە کاتێکە کە پێویستە کۆدەنجێک هەبێتن و بڕیار بدرێت کە لە ڕێگەیەکی دام و دەستگای و ئەساساتی چارەسەری و کێشەیە بکرێ و مامەڵە لەگەڵ ئەو دۆخە بکرێ نەک لەسەر ئاستی کەسی. بەڵێ دکتۆر سەرۆکی هەرێم لە چاوپێکەوتنێکدا دەڵێت ئێمە سوورین لەسەرەوە بڕواایەمان و سوورین لەسەرەوە وەڵێستەمان کە شەڕی کورد و کورد حرامە و دەشڵێت لە بەرامبەرە دەڵێت کە بڵین هەتایە بە نەس وای وتووە هەتایە مەسلەکە بەم شێوەیە نابێت و بەڵام جارێکی تر دەڵێتەوە کە مەسلەکە بە شەڕ چارەسەر ناکرێت ئێوە چی ئەخوێننەوە لەم قسەی سەرۆک؟ بەڵێ بەڕاستی مەسلەکە دیارە بە شەڕ چارەسەر ناکرێت لەبەر ئەوەی خوێندنەوەمان بۆ ئەو ڕووداوەکو باسم کرد لە پەیامەکەی سەرۆکی هەرێم ئیدانەی شەڕ دەکا و مەسلەکە بە شەڕ چارەسەر ناکرێت ئەوە وەکو باسم کرشتێکی کۆنا هەمیشە دەسەڵاتی سیاسی لە کوردستان بانگەشەی ئەوەی کردووە بەڵام ئێمە تا سەر ناتوانین تا هەتایە بە بێلایانی بمێنێنەوە دیارە ئەوە ڕوونە لەبەر ئەوەی هەرێمی کوردستان دەسەڵاتی ئەوەی نییە کەوا شەڕی تورکیا بکە و دەسەڵاتی ئەوەی نییە کەوا شەڕی ئێرانیش بکاتن ئەو دوو هێزە هێزی هەرێمی گەورن و کەوا کاریگەریان لەسەر هاوسەنجی هێزی هەموو ناوچەکە هەیە بۆیە تاکە هێز کە هەڵوێستی بەرامبەر بنوێنن من پێم وایە هێزی کوردیە یعنی ئەوان تاکە هێزێک کە بتوانن بەرامبەری هەڵوێست وەرگرن ئەوەیە کە وەکو 92 پەلاماری پژاک و ئێران دەنوات واتە هاوپەیمانێتێک لەگەڵ ئەو دوو هێزە بەستن بۆ لێدانی کورد من پێم وایە ئەوش مەسلەیەکی زۆر خەتەرە پێویستە خەڵکی کوردستان پێویستە دەسەڵاتی سیاسی لە کوردستان پێویستە ڕایگشتی لە کوردستان زۆر بەهوشیارانە مامەڵی لەگەڵ بکات چونکە ئەو قۆناغی کە دێتن قۆناغێکە لە هەموو قۆناغەکانی ڕابردوو زیاتر پێویستی بە یەک ڕێزی کورد هەیە. بەڵێ دکتۆر تۆ پێ دوایە لە ئێستادا یاخود لە داهاتوویەکی نزیکدا ئەگەری شەڕی کورد و کورد لە ئارادا بێمە بەستم بڵێن لەوەیە هێزەکانی کوردستان دژی پژاک و پەکەکە بجەنگن و لە وەکو لە بەیاننامەکەی پارلەمان نیشدا سەلمێنراوە کە لە ناو خاکی هەرێم بوونیان هەیە دەربکرێن. بەداخەوە ئەو ئەزمموی ڕابردوو بۆمان دەسەلمێنێک کە بڵێ ئەوە یەکە لە گریمانە بەهێزەکان لەبەر ئەوەی وەکو باسم کرد هەرێمی کوردستان دیارە ئێستا بە شێوەیەکی هێندە کۆک وابەستەیە بە سیاسەتی ئێرانی و بە سیاسەتی تورکی کە بەداخەوە تا ڕادەیەکی زۆر سربەخۆی سیاسی لە دەستدایە لەبەرەوەی ئێستا هەرێمی کوردستان لە ڕووی پراکتیکیەوە لە ڕووی فعلیەوە بۆتە دوو بەش ناوچەی زەرد کە کەوتۆتە ژێر کاریگەری نفوزی تورکیا و ناوچەی سەوزیش کەوتۆتە ژێر کاریگەری نفوزی ئێران واتە ئەو دوو دەوڵەتە لەو دوو ناوچەیە کاریگەریەکی زۆریان بەسەر سیاسەتی هەرێمی کوردستانەوە هەیە کاتێکیش ئەوانە ئەو دوولایانە لیستی زۆرینە پێک دێنن لە پەرلەمانی کوردستان دەتوانن شەرعیەت بە هەر کارێک بدەن هەر چەندە ئەو کارە ئەگەر بێت و لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیش نەبێ بۆیە بەداخەوە دەڵێن بەڵێ ئەگەر ئەو خوێندنەوە ئەو ئاماژانەی کەوا دەنێردرێن من پێم وایە ڕنگ بێتن ڕنگ بێ ئەگەرێکی بەهێز بێ شەڕی کوردی بەڵام لە ئێستادا شەقامی کوردی ئەوەنەی تێبینی دەکرێت بڵین متعاطفە لەگەڵ پژاک و پەکەکە بە حکمی ئەوەی ئەوانیش کوردن و لە داهاتووشدا ئەگەری شەڕێکی لەو جۆرە لە ئارادا بێت بە بڕوای تۆ هەڵوێست چی دەبێت کاردانەوەی چی دەبێت لە سەراستی شەقامی کوردی؟ بەڵێ خۆی ئێمە بەر لەو ڕووداوانە ئێمە تەمەشامان کرد یعنی بۆمان بەدەرکەوت کەوا پانتایەکی فراوان لە نێوان دەسەڵاتی سیاسی لە کوردستان و خەڵکی کوردستان دروست بووە دیوارێک لە نێوان خەڵکو لە نێوان دەسەڵاتی سیاسی لە کوردستان دروست بووە ئاستی بیرکردنەوە شێوازی سیاستکردن لێک تێگەیشتن کەمتر بۆتەوە بۆیە من پێم وایە دەسەڵاتی سیاسی لە کوردستان لەبەر ئەوەی بە شێوەیەکی زۆر تۆکمەمانەوەی خۆی لە هێزە هەرێمیەکان دەبەستێتەوە ومانەوەی خۆی لە هۆکارە ناوخۆیەکان و لە شەقامەوە نابینێتەوە بۆیە من پێم وایە بایەخێکی هێندە زۆر بە ڕایگشتی نەدرێتن لەگەڵ ئەوەش بەرامبەر ئەوەش من پێم وایە ڕایگشتی لە کوردستان گۆڕانێکی هێندەی بەسەردا هاتووە کە ئەگەر هات و هەر هەنگاوێکی وانرا ڕنگ بێ بەرپەسدانەوەیەکی جەماوەری زۆر فراوانی هەبێتن. بەڵێ دکتۆر واتە کوردستان دیسان بەرەو تەقینەوە و بەرەو خۆپیشاندان و بەرەو ئاڵۆزی دەڕوا. بەڵێ دکتۆر لە ئێستادا ڕایەکەیە دەڵێت کە بوونی پژاک و پەکەکە لە ناو خاکی هەرێمی کوردستاندا ممکن نییە و شتێکی باش نییە و دەبێت ئەوان خەباتەکە بگوێزنەوە چونکە خودی هەرێمی کوردستان هەڕەشەی وڵاتانی دراوسەی لەسرە ئێوە تێڕوانینتان چێ لە وارە؟
بەڕاستی مەسلەی بوونی پژاک و پەکەکە لە هەرێمی کوردستان تەنها بیانگەیەکە بۆ ئەوەی وەکو سەرەتا ئاماژەم پێکرد ڕێ بگرن لەوەی کورد نەتوانێت ئەو هەلە بقۆزێتەوە کە ئێستا لە ناوچەکە لە ئارادایە. ئەجینابوونی پژاک و پەکەکە لە ناوەوەی تورکیا هەیە، بوونی پژاک و پەکەکە لە ناوەوەی ئێران هەیە. بەڵام ئێستا لەو کاتەدا بە شێوەیەکی ورد کاتێک ئەو مەسەلەی دەتەقێنرێتەوە هەردوو باڵی ئێران کە لە هاوپەیمانەتێکی زۆر جیاوازە لەگەڵ تورکیا ڕێک بکەون بۆ ئەوەی لە کورد بدەن و هەرێم مەترسی بخەنە سەر ڕەشە لە هەرێمی کوردستان بکەن. من پێم وایە هێندەی پەیوەندی بۆ گۆڕانکاریانە هەیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئێستا لە سووریا ڕوودەدەن هێندە پەیوەندی بە پژاک و بە پەکەکەوە نییە. ئێمە دەبێت بزانین ئێستا لە کوردستان کاتێک گۆڕانکاری لە سووریا ببوورە، کاتێک گۆڕانکاری بەسەر سیستەمی سیاسیدا دێ، بێگومان بوونی کورد لە سووریا زیاتر دەسەسپێ. پانتاییەکی بەرفراوان بۆ کوردەکانی سووریا دروست دەبیواتە لە پاڵ هەرێمی کوردستان ڕەنگ بێ ئەگەری دروستبوونی قوارەیەکی تری کوردی دروست بێتن. یعنی کوردستان لە 4 پارچەوە دەبێتە 2 پارچە، 2 وڵات دەمێنێنەوە کە کوردیان بەسەر باش کرد بێت. دیارە لە ئەنجامی ئەوە فشارێکی زۆر گەورە دەکەوێتە سەروان. بەرامبەر ئەوەش ئەگەر بێت و سیستەمی سیاسی لە سووریا بڕوخێ، دیارە ئەو حەڵقەیەی کەوا ئێران بە نیمچەکەوانی شیعیەت دەبەستێتەوە دەپسڕێتن، ئەو زنجیرەیە دەپسڕێت کەواتە لێدانی ئێران نزیکتر دەبێتن. لێدانی ئێران نزیک هەر گۆڕانکاریێکیش لە ئێران ڕوو بداتن لەبەر ئەوەی مانەوەی تورکیا بەهێزبوونی تورکیا یەکێک لە هۆکارە سەرچیەکانی بۆ هاوسەنجیکردنە لەگەڵ ئێران کەواتە وەکو گەمەی دۆمینۆ گۆڕانکاری بەسەر ئێران و بەسەر تورکیاشدا دێ. ئەمەیەوە دەکاتن کەەوە ئەو هەڵوێستە بنوێن و بەو شێوەیە جددیە هەوڵ بدەن دژی کوردستان. بۆیە مەسلەی پەکەکە مەسلەی پژاک من پێم وایە تاکە بیانگەیەکە. ئەجینا ئەوان هێندەی خۆچالاکیەکان لە سنوورەکانی خۆشیان هەیە، لە ناوچەی دەرسیم هەیە، لە ناوچەی ماک، لە ناوچەکانی تری ناو ڕۆژهەڵاتی کوردستان هەیە. پاشان لەلایەش کە گەر بێت تەماشای سنوورەکانی خانەقین بکەی و مەسلەی شەڕی ئاو کە لەگە هەرێمی کوردستان دەکا پژاک و پەکەکە لەو ناوچەیە چالاکیان تاوەکوی ئێستا ئەنجام نەداوە. بۆیە من پێم وایە مەسەلەکە لە ڕوانگە هەرێمیەکەیەوە زیاتر لەوەی کە مەسلەیەکی بوونی پژاک و یاخود پەکەکە بێ لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان. بەڵێ دکتۆر، چاودێرێکی سیاسی دەڵێت کە پێشتر سەرۆکی هەرێم لە چەندین پرسی گرنگدا نەگەڕاوەتەوە بۆ پارلەمان، بەڵام لەم مەسلەیەدا وەکو ئەو دەڵێت تۆپەکەی خستۆتەوە ساحەی پارلەمان و داوا دەکات کە پارلەمان لە بارەیەوە بڕیارێک بداتوە بە وتەی ئەو ئەمە ڕاکردنە لە بەرپرسیارەتی یاخود لابردننی بەرپرسیارەتێ لەسەر ئەستۆ و شانی خۆی و خستنە ئەستۆی پارلەمانە. ئێوە بڕاتان چۆنە لەو بوارەدا و چۆن دەڕوانە ئەم ڕایە؟ بەڵێ لە ڕاستیدا ئەو ڕایە من لە ڕۆژنامە لە سایتی ئاوێنە بڵاوم کردەوە. من پێم وایە بەڵێ سەرۆکی هەرێم لە ڕێگەی ئەو پەیامەی کە بڕاوی کردەوە کاتێک مەسەلەکە داوێتە پەرلەمان واتە لە بەرپرسیارەتەکەی خۆی هەوڵ دەداتن بەرپرسیارەتەکە بخاتە ئەستۆی پەرلەمان. بەڵام ئێستا دەبینین لە 11 خاڵەکەی پەرلەمان لە خاڵی 8دا دیسان پەرلەمانی کوردستان تۆپەکەی هاوشتێتەوە گۆڕەپانی سەرۆکایەتی هەرێم و حکوومەت. واتە لێرە خۆدزینەوە لە بەرپرسیارەت دێتە بەرچاو. لەبەر ئەوەی ئەوە مانای ئەومانای ئەوەیە کەوا ئەو ڕووداوانەی کە ڕوودن کاریگەری زۆر چارەنووس ئامێزیان هەیە، مەسلەیەکی زۆر چارەنووس ئامێزەیە کەس نایەوێت لە بە شێوەیەکی مێژووی خۆی بخاتە بن بەرپرسیارەتی ئەو ڕووداوانە. لە کاتێکیشدا ئەو ڕووداوانە پێویستیان بەوەی هەیە بە شێوەیەکی یەکدەستە ڕوبەڕوو ببنەوە بە شێوەیەکی حەکیمانە سیاسەتێک دابدڕێژێت کە کوردستان لەو قەیرانە ڕزگار بکاتن، لەلایەکی تریش بتوانێت بەتەنها ڕزگاربوون نەبێ بەڕاستی لەو قەیرانە، بەڵکو هەوڵدان بێ بۆ قۆستنەوەی ئەو قەیرانە و بەکارهێنانی لە پێناو بەرژەوەندەکانی کورد. کەواتە تۆ هاوڕایت کە وەکو خۆ دوتت بڵین سەرۆکی هەرێم بەرپرسیارەتەکە دەخاتە ئەستۆی پارلەمان و پارلەمانش دیسانەوە بڵین دەیخاتەوە ئەستۆی سەرۆکی هەرێم. ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان مماتەڵەیە. پێت وایە کە ئەم هەڵوێستانەی پارلەمان و سەرۆکی هەرێمیش بۆ کبکردنەوەی ڕای شەقامی کوردی بێت، بۆ ئەوەی بڵین شەقامی کوردی بە شێوەیەک لە شێوەکان نەتەقێتەوە بەرامبەر ئەو پێشێلکاریانەی کە لە سنوورەکاندا ڕوادن؟ بەڕاستی ئەگەر لە ڕوانگەیەک دەتوانین لە چەند ڕوانگەیەکەوە خوێندن بۆ ئەمە بکەین. ئەگەر لە ڕوانگەیەک بێ هەوڵ بدرێتەوە مەسەلەکان بە ئاڵۆزی بهێنرێتەوە بۆ ئەوەی بوار نەدرێتە تورکیا و ئێران کە داوای هەڵوێستێکی ڕاشکاوانە بکەن و کوردستان هەرێمی کوردستان تێکەڵی شەڕ بکەن، پێم وایە ئەوە شتێکی ئیجابیە. بەڵام ئەگەر هەوڵدان بێ بۆ ئەوەی ئەوان بیانەوێت تێکەڵی شەڕ بن و لە 2000 بەرپرسیارەتەکە لە سەرشانی خۆیان لا بدەن، من پێم وایە مەترسیەکە ئەلێرەیە، تراژێدیایەکەی ئەلێرەیە. هیوادارم خاڵی یەکەم بە ڕاست دەربچێتن، بەڵام خاڵی دووەم واتە خستنە پاڵ ئەستۆ یەکتر بلو بەرپرسیارەتەکە ئەوە دروست دەرنەچێتن.
بەڵێ دکتۆر وەکو خۆشت ئاماژت پێدا لە چەند ڕۆژی ڕابردوودا پەرلەمان بەیاننامەیەکی یانزە خاڵی دەرکرد سەبارەت بە بۆردومانەکانی تورکیا بۆ سەر سنوورەکانی هەرێمی کوردستان و پێش ئەوەش بینیمان کە بە هەمان شێوە پارلەمان بەیاننامەیەکی سەبارەت بە بۆردومانکردنی یاخود تۆبارانەکانی ئێران بۆ سنووری هەرێمی کوردستان دەرکرد. بەیاننامەکەی کە لەسەر ئێران دەرکرا هیچ ئامانجێکی نەپێکە، تەنها دانیشتن بوو لە پێناو دانیشتێکی تردا و هیچی تر. پێ دوایە ئەم دانیشتنەش بە هەمان شێوە بێت؟ بەڵێ من پێم وایە هەڵوێست ئەوەندەی هەوڵدانە دانیشتن لە پێناو دانیشتن ئەوەندە هەوڵدانیە بۆ لەبەرەوەی چارەسەری کێشەکان لە دەستی پەرلەمانی کوردستان دانیە. پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی هێند تۆکمە کەوتۆتە ژێر کاریگەری دوو مەکتەب سیاسیەکەی یەکێتی و پارتی کاتێک بڕیارەکان لەوێ دەردەستی پەرلەمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەنجی لەسەر دەداتن. ئەمەش مانای ئەوەیە کە ڕۆلی پەرلەمان لەو ڕووداوانە ڕۆڵێکی ونە ڕۆڵێکی بزرە. ئەگەر تەمەشا 11 خاڵەکەی پەرلەمانیش بکەیت زیاتر ڕاست هەندێک خاڵی ئیزابی تێدایە، بەڵام زیاتر لە دەقێکی ئەدەبی دەچێتن. تاکە خاڵی کە تێدا بە شێوەیەکی فعلی وەکو باسم کرد خاڵی هەشتمێتی کە تێدا بەرپرسیارەتەکەی هاویشتەوە سەر سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومە دواتە خستوتە سەر دەسەڵاتی تەنفیزی لە هەرێمی کوردستان. ئەو دانیشتانە ناتوان کاریگەری بکەن لەبەر ئەوەی ئەو گۆڕانکارانی کە ڕوو دەدەن لە توانای پەرلەمانی کوردستان گەورەترە. یعنی ئێمە کە پێشتر لە بانگەشەی ئەومان دەکرد کە پێویستە ئەنجومەنێکی ئاسایشی نەتەوەی هەبێتن بۆ ئەم قۆناغە دەبوایە لە هەرێمی کوردستان ئەنجومەنێکی لەو بابەتە هەبێتن بۆ ئەوەی لە کاتی ئەو تەنگژانە بتوانێت ڕوبەڕووی تەحەدا و گۆڕانکاریەکان ببێتەوە. بەڵێ دکتۆر پارلەمانتارێکی کوردستان دەڵێت ئێمە گومانمان لەم دانیشتنەی پارلەمان هەیە چونکە پێشتر ئیمزاشمان کۆوە کردەوە دەگەشتە 38 ئیمزا اینجا بڕیار دەدرا لەوەی کە دانیشتن ئەنجام بدرێت دانیشتێکی نائاسایی یان نا. بەڵام بۆ ئەم جارە پارلەمان خۆی بڵێن بڕیاریدا کە دانیشتێکی نائاسایی ئەنجام بدرێت و دەشڵێت کە ئەوەی گومانەکانمان زیاترە کات ئەوەیە کە بڵێن لیژنەی ناوخۆی پارلەمان لە راپۆرتەکەیدا نووسی بۆی پێویستە مۆڵگە سەربازی و ئەمنیەکانی وڵاتانی دراوسێ کوردستان بەجێ بهێڵن. بەڵام دواتر ئەمە لە 11 خاڵەکەی پارلەمان گۆڕانکاری بەسەرداهاتووە و بەم شێوەیە لێکراوە، ینی کراوە بەوەی داوا دەکەین هەرچی بنکەی سەربازی و هەواڵگری لەسەر خاکی هەرێمی کوردستان هەیە نەمێنن و بگەڕێنەوە ناو خاکی خۆیان و ڕێز لە سەروەری خاکی هەرێمی کوردستان بگرن. ینی گەر بەوردی لەم خاڵە بڕوانین ڕەنگە ئەم خاڵە هێزەکانی ئەمریکاش بگرێتەوە چونکە ئەوانیش بڵێن بنکەی سەربازیان هەیە لە ناو بە شێوەیەک بەڵێ هەموو هێزەکان دەگرێتەوە، بەڵام دیارە ئەوان بە شێوەیەکی ئیحائی دیارە مەبەستیان ئەو سوپایانەیە چ سوپای ئێران بێکە لە هەندێک ناوچە دزیان کردو بۆ سەر هەرێمی کوردستان چ هێزەکانی تورکیا بێ، بەڵام ئێمە دەبێت بزانین ئەو هێزانێکی ئێستا لەسەر هەرێمی کوردستانن لە خۆیانەوە نەهاتون. ئەو هێزە تورکیانەی کە لە ئێستا لە ناوچەی زەردانە ئەوانە بەڕێکەوتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هاتن و دوای تەنگژەکانی هەرێمی کوردستان لە نەوەتەکان ئەو هێزانە ڕێگەیان بۆ کرایەوە هاتنە کوردستان و وەکو هاوپەیمانێک پشتی ئەو ناوچەیان گرت لە شەڕی ناوخۆی هەرێمی کوردستان بە هەمان شێوە ئەو هێزانێکەوە لە ئێرانیش هاتونە ناوچەی سەوز. یعنی کەواتە هاتنی ئەو دوو هێزە لە نەتیجەی پێدرێژکردنی هێزەکان خۆیان نەبوو بەڵکو لە ئەنجامی هەڵەیەکی سیاسی بووە کە ئەو هێزانێکی ئێستا دەسەڵات بەڕێوە دەبن لە کوردستان تووشی بوونە. ئەمە وا دەکاتن کە ئەوەی لە بەرامبەر خەڵک دێڵێن و بە شێوەیەکی ڕاشکاوانە هەوڵ دەدەن ڕایگەشتی بۆ گەڵاڵە بکەن ئەوە بەرامبەر ئەو هێزانە من پێم وایە ئەو ئیرادە سیاسیە بوونی نییە چونکەمانەوەی خۆیان لەو هێزانەوە دەبینن. بەڵام مەبەستی سەرەکی بەنسبەت نیوەی یەکەمی پرسیارەکەت ئێستا کە پەرلەمان بەو خێراییدا دەنیشی یاخود پەیامەکانی سەرۆکی هەرێم بە خێرایی دەڕۆن ڕاستە ڕەنگ بە یەکێک لە خوێندنەوەکان ئەوە بێ بەهۆی گەرمی ڕووداوەکانی هەرێمی کوردستان بێ کە ڕوودەدا، بەڵام بە شێوەیەکیت کە ڕەنگ بێ خوێندنەوەی ئەوە بۆ بکرێت دەویسترێ یاخود دەستێک کار بوو ئەوە دەکاتن کە هەرێمی کوردستانیش بخرێتە ناو ئەو شەڕەوە بە شێوەیەک لە شێوەکان کە لە بەرژەوەندی کورد نەبێتن، واتە دەیانەوێ شەرعیەت بە لێدانی پەکەکە و پژاک بدەن بەوەی کەوا هێزێکی کوردیش هەیە لە پاڵەوان دژی ئەو هێزانەتدا کە ئەوانە هێزی تیرۆریستن وەک ئەوەی کە دەیانەوێت وەک ئەوەی کە تورکیا یاخود ئێران یاخود دوژمنانی کورد بانگەشەیان بۆ دەکاتن. بەڵێ دکتۆر پارلەمانتارێکی گۆڕان بڵین لە لێدوانێکیدا ڕەخنە لە خاڵی حوتەم دەگرێت ئەوەی کە دەڵێت داوا دەکەین لایەنە پەیوەندیدارەکان بە ڕێگاچاری ئاشتیانە و دیالۆگ دیبلۆماسیانە کێشەکانیان چارەسەر بکەن و خاکی هەرێمی کوردستان نەکەنە گۆڕۆپانی بەکارهێنانی هێزی سەربازی و چەکداری. دەڵێت ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان داوامان کردووە کە ئەم خاڵە لە ناو 11 خاڵەکە نەمێنێت چونکە ئەمە خۆی بۆ خۆی بڵین بە 11 خاڵەکەی پارلەمان دەیسەلمێنێت کە
پەژاک و پەکەکە لە ناو خاکی هەرێمی کوردستاندا بوونیانەیە لە کاتێکدا بە شێوەیەکی ڕسمی ئەمە یەکلان نەبووتەوە کاوان لە ناو خاکی هەرێمی کوردستاندا بوونیان هەیە. هەست ناکەی ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان لە داهاتوو داوا ئەکات کە شەرعیەت بدرێ بە دەرکردنی پژاک و پەکەکە لە ڕێگای ئەم خاڵانەوە. وەکو باسم کرد یعنی ئاراستەکان هەموو بۆ ئیتیزاهانەکەەوە شەرعیت بە لێدانی پەکەکە و پژاک بدرێ بەڵام لە خاڵێکی تکایە لەبەر ئەوەی ڕنگ بێ زۆر جاری وایە لەبەر ئەوەی بارەکە زۆر ئاڵۆزە دۆخەکە زۆر هەستیارە ڕنگ بێ تەفسیری زۆر جیاواز هەر بگرێ بەڵام لە هەموو حاڵەتەکاندا دەبێ بە شێوەیەکی پراکتیکی کورد خۆی بگرێ یعنی لە هەرێمی کوردستان دەسەڵاتی سیاسی لە کوردستان خۆی بە دوور بگرێ لە هەر بەشداریکردنێکی شەڕ لەگەڵ دژی کوردەکانی باکوور و ڕۆژهەڵات دژی واتە کوردەکانی تورکیا و کوردەکانی ئێران لەبەر ئەوەی ئەو مەسەلەیە بە تەنها لە شەڕی چیاکان نامێنێتەوە بەڵکو شەڕەکان دەگوازێتەوە بۆ هەرێمی کوردستان چونکە ئەمڕۆ وەکو سەرەتا ئاماژەم پێ کرد شەقامی کوردی گەیشتۆتە ئاستێک ئەو هەڵوێستانە قبول ناکاتن ئەگەر ئەوان بە شێوەیەک لە شێوەکان بستەنا ئەو شەڕە من پێم وایە لە ناو شارەکان تەقینەوەی دکتۆر دواپرسیارم بارەکە بەرەو ئاڵۆزتر بە بەڵێ دکتۆر دواپرسیارم گەر زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە. سەبارەت بەم هەڵوێستانە هەر لە هەڵوێستی سەرۆکی هەرێمەوە هەر لە هەڵوێستی پارلەمانەوە کە بە شێوەیەک لە شێوەکان و خۆش ئاماژت پێدا بۆ ئەوەی شەرعیەت بدرێ بە لێدانی پەکەکە و پژاکیان بۆ دەرکردنی ئەوان بێت. بۆچی پەکەکە و پژاک بێدەنگن هیچ هەڵوێستێکیان نییە لە ئاست ئەمانە دەنگ نەما ببوورە دەنگ نەما. بەڵێ بینەرانی عزیز پێم وا بێت بەهۆی کێشەیەکی هونەریەوە دەنگی مامۆستا بڕا بەم شێوەیە تاوتوێم ڕۆمان کۆتایی هات تا تاوتویەکی تر بەخواتان ئەسپێرم و شاد و بەختەوە.